دەیان و سەدان کەس وەڵامی داوەتەوە شتێکی شاراوەنی یان شتێک نییە کەسێک بیزانێت و دوو کەس نێزانێت هەموو کەسێک ئەزانێت کە ناڕازایەتیانی کە لە پارێزگای سلێمانیا هەیە بە تایبەتی هۆکارەکەی نەبوونی موچەیە بۆ فەرمانبەران بە هەموویانەوە مامۆستایان فەرمانبەران و نەبوونی خزمەتگوزاریە بەڵام باسی گردبوونەوەکان زیاتر و زیاتر باسی نەبوونی موچەیە. موچە کە مافێکی سەرەتایەترین مافی ئینسانەکانە کە سەری مانگ دێت موچە نییە مانگێکی تر ئێستا تقریبا 4 مانگ حکوومەت موچەی هاوڵاتیان قەرزارە بە تایبەتی کەسی موچە خۆش ئەو کەسەیە کە هەر ئەو موچەی هەیە شتێکی تری نییە کە موچەکەی نییە بەهۆی سیاسەتێکی نادروستی حکوومەتی هەرێم کە نەیتوانێت موفق بێت لە بەڕێوەبردنی سیاسەتی دارایی و مالی خۆیان خەڵکی نیگەرانە بێ مانگێک تەحمولەکە دوان تەحمولەکە دوایی نازانێت نەبوونی سەرەتاییترین مافی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆ چیە گەڕێتەوە کە موچەکەیەتی بەڵێ من کەس وتم دوێنێش هەر لە کۆبوونەوەی مامۆستایانە من لەوێ قسەیەکم کردوتم کرێکارێک کە سەعات حەوەشێتە سەر ئیش تا سەعات 4 عەسر بەڵام لە سەعات 4 عەسر جاتی مافەکەی وەربگرێ ئەکرێ ئەم کرێکارە تا سەعات 6 لەگەڵ وەساکەیە شەڕکا بۆ وەرگرتنی کرێکەی چەنە بێمانایە ئەوە ئەوەش ئەمە بێمانایە کە خەڵک کۆ بێتەوە بۆ ئەوی داوای مافی خۆی بکە ماف ئەکرێ داوای زیادکردن بەڵام مافی خۆت کە تەحسیل حاصڵە کە لازمی مەلزومە کە سەرەتایەتیریشتی خۆتە چۆن کرێکارێک عیبە لەگەڵ وەساکەی ئەشەڕکە وەساکە پێشەوەی ئیشەکە بە کرێکارەکە باسی کرێکەی بۆ دابین کرد بێ لەبەرەوە کۆبوونەوەی مامۆستایان و فەرمانبەران من هەردوێنش لێوتم ئەبۆیە مامۆستای فیزیا کیمیا ڕاضیات بیرکاری کۆبوونایەتەوە لە هۆڵ و لە هۆڵی سیمینەر بۆ ئیبداع و داهێنان لە جیاتی خەریکی ئەوە بن ئێستا خەریکی سەرەتایەترین شتن کە ئەمە ئەوەی کە ئەم جەوەی خوڵقاندوە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانە کە نەیتوانێت سادەترین ماف بۆ هاوڕاتیانی خۆی دابین بکە. باشە کاک مەهدی ینی چەند ڕۆژێکە مامۆستایان و هەروە فەرمانبەرانی تری حکوومەت لە مانگرتندان دوای ئەمە ئەم دۆخەی لێ دروست بوو ینی خۆپیشاندانەکان بەرەو ئاراستەیەکی کە ڕۆیشتون هۆکار بۆ ئەو ناگەڕێتەوە کە ماوەی ئەو چەند ڕۆژەی کە مامۆستا لەسەر جادە بوو کەس نەبوو گوێی لێ بگرێت بێگومان خۆی خۆپیشاندان بۆ ئەوەیە فشارێک لەسەر حکوومەت دروست بکەی سەر ڕێگەی گیراوە کە ڕێگە گیرە بە تایبەتی مامۆستا بۆچی خەڵگەڵی بۆچی مامۆستا مزەهارە کات خەڵکی تر بەو شێوەیە نییە خەڵکی تریش کردوێتی بەس مامۆستا کە گردبوونەوەی کرد نەچۆ هۆڵەکانی خوێندن دەوامی نەکرد کاریگەری دە بەرامبەر بە فەرمانەکانی تر زیاترە بۆ هەرکە هەڵەسی لە خەو مناڵەکە نەجاتی خۆیان گۆڕن بچن بۆ قوتابخانە ئەڵێن دەواممان نییە مەکتەب نییە مامۆستەکەمانیان گرت ئەمە فشارە لەسەر هەموو خێزانیان لەسەر حکوومەت لەبەرەوە ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ کە خەڵک نایەت حکوومەت نایەتە جواب ناشێ بەدەم فشاری مامۆستایان کە گەورەترین فشاریشە بێگومان ئاوا ئەتەقێتەوە کە بەو ئاراستا ڕۆی کە خەڵکیی زۆری پێوە ینی چۆن ناو مزارەکەەوە و هەتا ئاراسێت و متیژیشی وەرگرت بەڵام حکوومەت ئەبێ بە چاوی کراوە سیرکە هەر خێرا کە قیڕەیەک بەرزە بێتەوە هەوارێک بەرزە بێتەوە ئەمە ئیشی حکوومەت یەکسە بڵێ ئەو دەنگە بۆ ئەو قیڕە بۆ ئەو گلەیە لە کێکرێ ئەو کێشیان چێ با بچم چارەسەری ئەبێ حکوومەت گوێی سووک بێت چای بکە بە چل چاو گوێ بکە بە دەگوێ بۆ بیستی ناڕەزایەتی خەڵکی نەک عەکسەکەی بێ بۆ گوێت سووک بێت لە هەموو چرپەیەک بۆی هەر ناڕەزایەک بێ بچی بەدەمیەوە حکوومەت ئێستا گوێی گرانە بەڵێ حکوومەت کە ئەو هەموو ناڕەزایەتی ئەبینێ ئەو هەموو دەنگە ئەبینێ ناشی بەدەمیەوە خراپتە دەرەچێت لەبەرەوە من هیوادارم کە بەم فشارانە بەم گردبوونەوانە بەم ڕێپێوانانە ئیتر حکوومەت ینی بێتە سەر ئەوەی کە بزانێت کە ناڕەزایەتی هاوڵاتیان خۆ داوای شتێکیان نەکردو من سەرەتاوتم داواکردنی هاوڵاتیان سەرەتایەترین داوایە کە ئەبوایە گردبوونەوەی هەموو خەڵکێکی تر لە هۆڵەکانە بۆ شتی تر بواە بۆ پێشخستنی وڵات وایە لە بۆدی ئابوووریەوە لە بۆدی سیاسیەوە لە بۆدی کۆمەڵایەتیەوە لە بۆدی فکری ئێستا کۆبوونەوەکان باسی شتێکە کە لای حکوومەتەوە ئەشتوانە بیە بەرحاڵ ئەو کوبوونەوانە ئەو گردبوونەوانش کە کراوە هەمووی مافی ڕەوای خۆێتی ئێمە وەکو خۆمان تەئیدی پشتگیری هەموو ڕێپێوان و گردبوونەوە یەکەین کە داوای مافی ڕەوای خۆی بکە بەڵام دیارە کە تونگ و تیژیشی کەلەیەکەوێتەوە ئەوە
ئامانجی کۆبوونەوەکە ئەدۆڕێنێ. حکوومەت بێباکە لەوەی کە مامۆستا خۆ پیشاندان کە دەرگای قوتابخانە دابخرێ هۆڵەکانی خوێندن دابخرێت چونکە لەگەڵ دەستپێکی قوتابخانەکان ئەم دۆخی ئێستا چاوەڕوانکراوە کە بۆ نمونە مامۆستا ئەگەر موچەی پێ نەدرێت ئەم دۆخی ئێستا دروستە بێ ناڕەزایەتی دروستە بێ یاخود بێ ئاگایە. وەڵام من نازانم یعنی شتەکەونە ڕۆشنە وەکو بڵێ تۆ باس لە معلومەیەکەکەی جا لەوە زەحمەتر نییە زانیاریەک بە خەڵک بناسیێنی کە خۆی زانیاریە یعنی شتەکە معلومە. بەرحاڵ گرتبوونەوەی مامۆسایان فەرمانبەران ناڕەزایەتی خەڵکی لە ئاستێکی وایە کە چیدی تەحمل ناکرێ حکوومەت پێویست بەوە کات کە بەدەم دەوای ڕەوای هاوڵاتیانەوە بێت و ئەم کۆبوونەوە گرتبوونەوانە بێتە مای ئەوەی کە حکوومەت ئەگەر ئاگایە ئەگەر نەیزانی و ئەگەر نایەوێت تێبگا ئەگەر ئیهمالی تایە بچێتە سەرخەت چونکە هەمیشە ئەوە بزانین ئیستیقرار و دەسەڵات شەریکی یەکن. ئیستیقرار لە وڵاتێکانە بوو دەسەڵاتیش نامێنێ. هەج وڵاتێک ئارامی تێکچوو ئیستیقراری تێکچوو ئەو وڵاتە دەسەڵاتەکەشی نامێنێ لەبەرەوە حکوومەت ئەبێت لە پێشی هەموو کەسێکەوە حەزکا کە ئەم وڵاتەم ئیستیقراری هەبێ ئارامی هەبێت چونکە بۆ دەسەڵاتەکەی خۆی باشە ئەگەر ئارامەکە تێکچوو ئەویش تێکەشێ لەبەرەوە ئەبێ مەسئولانەتر حکوومەت مامەڵە بکە دقیقتر مامەڵە بکە هەتا قەرزی کردووە هەرچێکی کردووە هەتا باوک لە ماڵەوە کە پارەی پێ نامێنێ 6 مناڵی هەیە خۆ نای مناڵەکان قەرزکەن باوک تەحملی ئیدارەکردنی ئەوەترەکەیە کاتێک لە کاتێکە ئەوە بۆ ماوەی 2 ساڵە چێم دۆخی کە ئێستا هەیە بەردەوامی هەیە و بەردەوام خەڵک ئەبێتە قوربانی بەردەوام ژیانی خەڵک بەرە و ناخۆشتر و نالەبارتر ئێمە هەرەوە نەمان پێکرێ هەر ئەوە نەڵێن ئەم حکوومەتداریە ئاوا ناڕوات ئەگەر حکوومەتداری ئاوا بکرێ ئەمە حکوومەتداری ئاوا ناکرێت و ئاوا سەرکەوتو نابێ و سەر نەکەوتوکەشی بەچوی خۆمان ئەبینی کە بشی ئاقارێکی خراپڕوە ئێمە ئەوای ئیدعای دەوڵەتی کوردیمان بکردایە ئەوای نموزەجەمان پێشکەش کردایە بە کوردستانی ئێران کە ئەوانیش تامەزرۆی ئەم وڵاتی ئێمە ببوونایە هەتا بە کوردستانی تورکیا و سووریا ئێستا جێ خولقاوە خۆمان یانی خەریکە ئەوەشی کە گەڵاڵەمان کردووە و دروستمان کردو ئەویشمان دەست دەرچێت لەبەرەوە ئەو سیقە متمانەیی کە ئێمە لەگەڵێکە پێکەوەی ئەنین زۆر بە ینی سیقە تا دروستێکی زۆری پێچێ بەڵام هەڵۆشانەوەی زۆر ئاسانە. حکوومەت بە تایبەتی بۆی خەڵکیش گلەیەکە خۆم بێبودجەیە لە ئاستێکە لە ئاستێکی ترانیە کە بۆ فەرمانبەرێک نیەکرێت بۆ مەسئولین و بۆ ڕوئەسا و بۆ ئەمانە هەبێ ئەگەر بەعام کەس پارەی نەبێ وەکو لە سەرتاوە دەیان کەس گەمتیەوە وتراوە لە 92 کە بێموچەی بوو هەمووی تەحملی کرد چونکە زانراوە کە لەم وڵاتە پارە نییە بەڵام ئێستا هیچ مەسئولێک ناتوانێت بڵێ هەر پارەمان نیە و ئێمەش وەزعمان وایە ئەزانڕێ لە شوێنێکە هەیە شوێنێکی ترانیە بەرحاڵ من هیوادارم و تەمەنا ئەکەم هەموو ئەم گرتبوونەوە و کۆبوونەوە و ناڕەزایەتی و ئەو بارە نەخوازراوەشی کە دروست بووە لە سلێمانیا هەمووی زەنگێکی وابێ کە حکوومەت بێتە سەرخەت و ئەم کێشانەشتا ئەمە گەورەیە بۆ دەسەڵات کە بەدەم داواکاری هاوڵاتیانە بێ و ئەم زاهرانە مزاهرە نیە ئەمە قیڕێ لێرساوە شتێک نییە خۆ داوای زیادکردنی ڕات بکە داوای شتێکی ئیزافیکە ینی قیڕێکە لێ ئەساوە باشە مزاهرە نەکات چی بکە پاژمانگە پاش 2 مانگ پاش 3 مانگ لەبەرەوە کە کەسێک قیڕێ لێ ئەسا تۆ بێ بچی بەهەنایەوە هەر کەس لێبێ هەتا منەڵێم ئەگەر خەڵکێکی دەرەوەی وڵاتی خۆش ئاوا داوات لێ بکە بەهەنایە بچیت چجا ئەوەی کە هاوڵاتی خۆتەوە فەرمانبەری خۆتەوە مۆزەفی خۆتە بە هەر شێوەی بە حکوومەت ئەبێ ڕاتب و مەعاش و داواکاری هاوڵاتان جێبەجێ مادەم داواکاریەکان ڕەوان یان شتێکی تێرە ناڕەواوێ باشە کەسێک داوای ڕەوای خۆی بکات و پێ نەدرێ چی بکە یعنی چی بکە مانگێک و 2 مانگ و 3 مانگ لەبەرەوە خوازیارم بۆ هیوادارم کە ئەم مۆزوعە بە عقارێکی خراپترا نەڕوە و تا ئێستا ئیتر کە ئەوەی ڕوویاوە بە ئەوە لێوا بۆسێت و حکوومەت ینی ئیستی بکات بزانێەوە داوا بکات مەشورە بکە ئەم کێشە چۆن هەڵکەین زۆر گرنگە بەرپرسی وڵات داوای مەشورە بکە عادەتەن لە ئابووری شەهر وایە لە هەموو شتێکی سیاسیەوە کە بارەکە خراپە بێ زوو داوا ئەکات وەرن ئەم مۆزوعە چۆن چارەسەرکەین سەدان و هەزاران بیرمەند و کەسی هۆشیار و کەسی چالاک هەیە ئەتوانێت ڕێگە چارە نیشانان بەڵام کە گوێ لە کەس نەگیرێ و هەر بەنەوەیەکتر مامەڵە بکرێ ئەم عقارە ئەگەر بیرکردنەوەی جدیدیان نەکرێت من ترسی ئەوم هەیە بە عقارێکی خراپترا بڕۆخواان باس ینی جگە لەوەی کە جەنابەت باس لەوە کرد کە گوێ ناگیرێ لەلایەن هەندێک بەرپرسەوە باز لەوەش دەکرێت ئەوانەی ئەم خۆپیشاندان و کە خۆیان دەڵێن ئەو کارە تێک دەر و تند و تیژیانە دەکەن
مێرد منداڵن باشە پرسیارەکە لەوەدایە بۆچی مێرد منداڵێک هێشتا نەبووە بە 18 ساڵ بێت خۆپیشاندان بکات وەڵام من ئەویان زۆر نازانم بەس من خۆم مناڵم هەیە مێرد منداڵیش کە قیڕێ لێڵەسێ دیارە لەگەڵ باوکێکیشی هەیە باوکە پارەمەوێ باوکە بلووسێکمەوێ باوکە مۆبایلێکمەوێ باوکە پاسکیلێکمەوێ کە باوکی کەوتە بۆڵ و لەگەڵ دایکە شەڕی بوو پارەی پێنەبوو ئەم مناڵەش ئەو جەوەی بۆ دروستەوێت لەبەرەوە مێرد منداڵ کە ئەویش کەوتۆتە ناو ڕێپێوان و گردبوونەوەکانەوە ئەو فشارە دەرونیە کە بۆ ئەو دروست بووە لەگەڵ هاوڕێکانی تری خۆیان لەوانەیە ئەو کێشیانە بێ ئەمە ئەڵێ منیش ئەچمە ناو ڕێپێوانەکە لەبەرەوە من زۆر بە زەحمەتی نابینم یا بە شتێکی لاسەنگ و ناهاوسەنگی نابینم کە مێرد منداڵیش قڕێ دەساوە چونکە ئەویش ئەگەر لە پرسی کەسێکی زەنگین و دەوڵەمەند نییە هەموو شتێکی هەبێت و بچێ مزارەکە هەمویان کۆکەیتەوە یان بڵێ زۆری نەیان ئەوان عینی ئێش و ئازارێکیانە کە باوکیان کە فەرمانبەرە مامۆسایە هەر وەزیفەیەکی ترێ بکەواتە مێرد منداڵەکان هەر کوڕی ئەو باوکانن کە معاشیان نییە و پارەیان نییە و لە ماڵەوە لە جاتیەوەی سەیرانێ بکەن قسەیەکی خۆش بکەن هەماهەنگی پێکەوە دانیشن قسەی خۆش و سەیری تەلەڤیزیۆنکەن هەمووی بۆڵە و نەبوونی و نیە هەمویان بەیەکدا ئینفیجارەکەن ئەمە حکومەت مەسئولی یەکەمە نایە باز دەکەوە مێرد منداڵە ئەبێ دائیمەن من هەموو کاتێوتومە ئێمە لەگەڵ دەرەنجامە مامەڵەیەکن ئەوە پەلامار دراوە ئەوە توتیش دەکەوتەوە ئەبێ بڕووی بڵی بۆ ئەم بۆیە من چارەسەری کەم ئەوە بۆ قیڕەکەن ئەوە بۆ قیڕێوەساوە ئەسڵان نابێ بگاتە ئەوە کە گەشتە ئەوە ئەنج بڵێ با بۆ چارەسەرکەم بەڵام ێساڵی مێرد منداڵ مزەهارەکە ئەبێ بڵی بۆ ئەیکا بێ پارێ وەرپارەتێنی کوڕی باوکێکە یا هەتیوێکە یا بێم یا عەرەبان چیەکە غێری فەرمانبەر ئەوانشی کە کاسبکارن ئەوانش پارێنێ خۆ پارەیەک بێتە لای فەرمانبەرەکە ناچێتە ناو بازاریش کەواتە ئێستا بێپارەی جگە لە فەرمانبەرەکان بازاریشی گرتو چونکە عادەتەن پارەی فەرمانبەرە چێتە ناو بازارەوە کرێکە هەموو جنگە کارگەڕیەکان ئەوانی کە ئیشی تیاکە لە بازار ئەوانیش ینی ئیفیش بوونێکی بۆ دروست بە مادام بودجەی هیچ بودجێک نایەتەوە هەرێمی کوردستانەوە باشە کاک مەهدی ینی لە ئێستادا چارەسەر چییە بۆ ئەوەی باس لەوە کرد کە دۆخەکە وای لێ هاتووە یاخود وا بڕات متمانەش نامێنێت چۆن لایەنە سیاسیەکان چۆن دەتوانن ئەو متمانەیە بگەڕێنەوە وەڵام قسەیەکی مەلیکە ئەلی ئەزدەلای بستم ئەم بەیانە سیر کرد پاش جەنگی جیهانی دووەم وتی ئێمە 50 ساڵە گوێمان لە هەموو ئەو وتانە ئەبێت کە لە یەکمان جودا ئەکات بەئەتی گوێمان لەو قسانە بێت کە لە یەکمان نزیکە خاتوو ئەم جەوە خۆی متەوەتیرە خۆی قەلەق و دڵەڕاوێکی و فشینی زۆرتیایە بابین چارەسەرەکان بدۆزینەوە چی بکەین لەم کاتە هەیە فوی پێ کە ئەبێ ئێمە بە تایبەتی مەسئولینی ئەم وڵاتە ئەبێت دانیشن چۆن ئەمە چارەسەرکەین من بەش بە حاڵی خۆم ئەو قسەی جەنابەت باسی بێمتمانەیە لەوا دروست بووە کە ئێمە ئەڵین پارە هەیە ئەو جێتی سەرەوەڵێ پارە نییە من خۆم پێشنیارەکەم ئەندامی پەرلەمان ئەڵێ پارە هەیە گۆشمان تێوەیە وەزیر ئەڵێ پارە نییە هەمیشە پەرلەمان لەگەڵ حکوومەتە بێت دوو ئەڵلقەی تەبا و تاوکەر یەکتری بن ناکرێ ئەم لایە کە من چوومەتە پەرلەمان یعنی هەر دیوارێکیان بینن ئەوە ئەنجمەنی وەزیرانە ئەوەش پەرلەمانە ئەو وەزارەتی داراییە لێرە ڕقم ئەگەدرێ لێرە ڕقمێکی تر نابێ وابێ بۆی متمانە بگەڕێتەوە بۆ کوردستان بەس یەک یەک ئیزافە ینی دەکرێت مەسەلەن کەسێک دوکانی هەبێت شتومەک بفرۆشێت بە مناڵەکانی بڵێت وەڵام من هیچ پارەیەکم دەست نەکەوت من بەش بە حاڵی خۆم ئەڵێم ئەبوایە وەزیری دارایی لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ لیژنی دارایی و ئابووری لەگەڵ لیژنی پیشسازی وزە کە لە پەرلەمانە هەن کامانش لە حکوومەتە هەن هەتا بە سەرۆکی وەزیرانەوە بەجێگرەکەیەوە لەگەڵ کۆمەڵێک کەسی ناوداری ئەم وڵاتە بڵێن با بە بودجێ ئەم وڵاتە ئەمەنەیە ئەمە بودجەکەی ئەو کاتە ئەندام پەرلەمان ئەو قسەیەکە کە وەزیرێکە وەزیر ئەو قسەیەکە کە سەرۆکی وەزیرانێکە ڕۆژنامەنووس و کەسی دیار لەم وڵاتە ئەو قسەیەکە کە سەرۆک وەزیر و وەزیری داراییەکە ئێستا قسەکان هەردووکی متەناقزە حکوومەت بۆی متمانە بگێڕێتەوە بۆ هاوڵاتیانی خۆی ئەبێ بڵێ بابە لەسەر شاشەیەک لەسەر داتاشۆیەک بە هەرسێکیان و بە هەسێت جێگوڵن داهاتی ئەم کوردستان ئەوەنێ ئەگەر ئەمە بکرێن متمانی لە 100 بۆ خەڵکی ئەگەڕێتەوە
کە زانرا ئەوە نەوتە فرۆشرێ ئەو نێتە ناو سندوقۆ ئەوە نەدرێ بە کۆمپانیەکان ئەوەنی ئەمێنێتەوە بودجەکەمان ئەوەی کەس قسە ناکە بەڵام کە لە پەرلەمانە ڕقەمێک دەدرێ و پەرلەمانێکتر ڕقەمێکتردا وەزیر ئەمە کێشەکە دروستکە متمانە لە هەموو شتێک هەتا باوک لە ماڵی خۆیە معاشەکە چەنە هەموو کاتێ نییەنێ معاشەکە ملیۆنێک و نیوە ئەو ملیۆن نیوە کە ڕێبادا بەشیکەین زۆرن ئەو باوکانی کە معاشەکە لە ماڵەکە دابەشەکەن مناڵ متمانی لە سەدی بۆ باوکە هەیە بەس ئەو باوکەی کە غموزەیە لە قسەکانیە بۆ خۆی جلەکە بۆ خۆی پۆشا من بەش بە حاڵی خۆم نە ئەم جێژ و نەجەژی پێشوشتن نەکردو بۆ خۆم بەس بۆ مناڵەکانی یەکەم چونکە ئەو مناڵە ئەو گەنجە ئەو تەحملی بەعزش ناکە بەس خۆم تەحملەکەم ئەگەر بۆ خۆمی بگەم قاتێک و دوو قات و سێ قات و عنتەری لێ بۆ خوڕم مناڵەکەم هەر شێتە دەکەی چی بۆ نەکەم حکومەت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته حکومەت ئەبێ بڵێ بابە ئەمە بودجەکەی ئەمە وەزیری دارایی ئەمە وەزیری سامان سروشتیەکان ئەمەش ئەندام پەرلەمانەکان هەمویان حەچی هەیە بە داهاتی ئاخر داهاتی هەریان خۆ هەر هین نییە داهاتی ناوخۆ هەیە سنوورەکان هەیە ئەنی گومرگەکان هەیە نەوتی ناوخۆش هەیە جارانیش بودجەی ئەولا بەڵام خۆ ئێستا بودجەی هەیە پیشان من ئەم ڕقم پیشان بۆی دیفاعتان لێ بکرێت ئەگەر ئاوای کرد هاواتی نانیش نەبێ بیخوا برسیشی بێ کێشەشی دیفاعەکە لەو حکومەتی خۆمانە ئێمە لێرە دیفاع نەکەین لە حکومەتەکان کیتر دیفاعی لێ بکە خوا نەخواسە خۆشمان دژی وەساین هەموو دنیا دیفاعی لێ بکات ئەو حکومەتە شکستەخوا لەبەرەوە زۆر گرنگە تەنها و تەنها بۆ گێڕانەوەی متمانە حاجەبەوە کار لەسەر شاشەیەکی وازح ئەم مەوزوعە ڕۆشن بکرێتەوە ئیتر پێویست بەوە ناکە سەدان پینە و پەڕۆیتری بۆ مۆزوعەکە بکەیت وەم کێشش خۆمان دروستمان کردووە جیاتی خارجی وی دروست نەکردین ئەگەر ئەو نیەتیان بێت من هەر ئەم پێژناری خۆمەوە لە شوێن تر کردومە ئەم نیەتیان بێ بڵێن بابە ئەم داواکاری کە ئێوە هەتانە وەرن ئەوە ڕقەمەکە بەڵام لە پاڵیەکە بێڵێن حتا بۆ بینی کێشەی هەرێم و حکومەت من ئەمەم عرض کردووە حکومەتی هەرێم ئەڵێن نەوتەکەی نەوت ئاوا دەرێنێ عراق ئەڵێ کێشەکە ئەمە قانونی و قانونیتم بابە هەردووکتان لە پالێکا بۆسن ئەم دەرهێنانی نەوتە لە هەرمی کوردستان ناونەوەت فرۆشتنە پارەکەی ناگەڕێتەوە بۆ سندوقی عراق ئەمە شەرعیەتی هەیە هەیەتی عراق تۆ لە کیۆ دژایەتی ئەمەیەکەی با ڕۆشن بێ هەموو محکەمەیەک هەموو ڕۆشنکردنەوەی ئیلا بێت جێتی هەردوو لا حاضر بن ئەگەرنا بەجیا قسەیەکرێ هەموو دیفاع لەوەی خۆیەکە بەرحا من ئەڵێم ئەم کێشەیە خۆمان دروستمان کردووە و بە خۆشمان چارەسەرەکرێ هیچ باسی دەستی دەرەکی تیانەکە چونکە ئەوەی کە خۆمان دروستمان کردو ئەتوانین بە خۆشمان چارەسەریکەین و ئەم دەستپێکەی کە دروست کراوە ئەم مقدماتی کە دروست کراوە لە کوردستانە و کە کەس گوێ لە کەس ناگرێ یعنی بە ئاراسی خرا ئەگەر ئاوا بەردەوام بێ ئەم حکومەتە سقوتەکە و بە هیلاکە ئەچێ و توش ینی بە ئاراسێکی ناباشە لەبەر هیوادارم کە شەفافێتێک بێت لە دەرخستنی بودجەکە و متمانە بگرێتەوە بۆ هاوڵاتیان و بەتایبەتی ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە بە ڕۆحێکی گەورە بە دڵێکی گەورەوە مامەڵە بکەن باوکانە مامەڵە بکەن بە دڵێکی گەورەوە مامەڵە بکەن ئەگەرنا بە تووڕەیی بە ئینفعال بە میزاج بە چی ئەبێ با ببێ ئەمە ئەگەر خزمەتی کردووە لەوە پێش لە کوردستانە بە بەردەوام بن بەس هیچی خزمەتی نەکردو بۆیە هیوادارم کە ئێمە ئەم بارودۆخە ئەمە بەس بێت تا ئەمە بەس بێت و لەمە دووە هەموو قیاداتی کوردی هەوڵ بدەن دڵخۆشیەک و مژدەیەک بگەڕنەوە بە هاوڵاتیانی خۆیان بەڵێ سپاس بۆ مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونە.